دەمێکە کورد بۆ خوێنەرانی خۆی کتێب چاپ دەکات بەڵام وا چەند ساڵێکە ڕۆمان و ئەدەبیاتی کوردی بە زمانە زیندوەکانی جیهان بڵاو دەبنەوە. ڕۆمانەکانی بەختیار عەلی بە زمانی ئەڵمانی و ئیتالی و فارسی و ئینگلیزی بوو بە ڕەچەشکێنی ئەو داخرانە فەرهەنگیە و جیهانگەرای ئەزموونێکی تازە. ڕۆمانی کوردیە تا ئێستا هەتا ئەم ڕۆمانە تاوی من ئاگام لێبێت ڕۆمانی تر نەکراوە بە ئینگلیزی. ئەمەش کۆمەڵێەوە کاری کولتوری و سیاسی و مێژووی قوڵی هەیە کە لە نەبوونی وەرگێڕی ئینگلیزیەوە لە ناو کووردا بۆ نەبوونی پاڵپشتی دارایی و دەستگایی بۆ ئەو خەڵکانی کە ئیشی تەرجەماکەن لەگەڵ نەبوونی زانیاری لەوەی کە چۆن لەگەڵ دەستگای چاپەکانی ئەوروپا و ئەمریکایە کار بکەیت. ئەوەی تا ئەو ڕۆکە کوردی بە جیهان ناساندووە کارەسات و شەڕ و کۆڕە و نەهامەتیەکانی کورد بووە. بەڵام ناساندنی کورد لەڕێ ڕۆمان و مۆزیک و هونەرەوە کارێکی ئاسان نییە. بۆ هەموو کارێکی وەرگێڕدرا بۆ ئینگلیزی کاتێ پەیوەندی بە پەبلیشەرێکەواکەی بە دەستگایکی چاپەواکەیت ئەگەر دەستگای چاپەکە خۆی ئاگداری ئەو نووسەر و کارەکانی نەبێ وەرگێڕەکە بێت چاپتەرێک یان چەند چاپتەرێکی ڕۆمانەکە بک بە ئینگلیزی کورتەیەکی چاپتەرەکانی ڕۆمانەکەی باقی ڕۆمانەکە بات بە ئینگلیزی و باسی ژیاننامەی خۆی وەکو وەرگێڕ ژیاننامەی نووسەرەکە بکە و باسی ئەوە بکە کە بۆچی ئەم نووسەرە گرنگە بۆ دنیای ئینگلیزی و ئیشەکانی چ جۆرێک کاریگەری هەبووە لە کوردستان. لە حاڵەتی ئەم ڕۆمانەیە دووشت یارمەتی دەربوو لەوەی کە من خۆم پێشتر راپۆرتێکم بە ئینگلیزی بۆ وێبسایتی BBC لەسەر کتێبەکە نووسی بوو. دواتریش ڕانانێکم کردبوو بۆ ڕۆمانەکە کە لە گۆڤارێکی زۆر باشی ئینگلیزیە کە ناوی تایمز لیتری سەپلیمنت TLS بڵاو بوو بۆ. چاپکردنی ئێوارەی پەروانە و دوامین هەناری دنیا بە ئەڵمانی و ئیتالی و غەزەلنووس و باخەکانی خەیار بە ئینگلیزی و پەخشکردنی لەلایەن دامەزراوە فەرهەنگیەکانی ئەوروپاوە هەم دەنگدانەوەیکی گەورەی هەبوو هەم دەرگایەکی گەورە بوو بەڕووی ئەدەبیاتی نوێی کوردیدا کرایەوە. ینی سێشت هەبوو لەم هاوکێشەیە من وەکو وەرگێڕ بەختیار عەلی وەکو ڕۆماننووس تەنانەت ئەدەبی کوردی و ڕۆمانی کوردی هەر شتێکمانە ناسرااو بووین لەمەیە لەبەرەوە هەر کەسێک بەهاتە ئەم پێشنیاری ئەمی قبول کردابووی بڵاوی کاتەوە نیسبەیەک لە ڕیسکردنی تیا بوو. بەختیار عەلی خاوەنی شێوازێکی بیرکردنەوە و دنیابینی و ڕەگڕێژکردن و بەرجەستەکردنی چیرۆک و کارکتەرەکانی نە لە ڕۆماننووسەکانی پێش خۆی دەچێت نە لە هاوتاکانی. سەختی وەرگێڕانەکەی ئەم ڕۆمانە لە چه ئاستێکدایە؟ لە ڕاستیە هەموو کارێکی وەرگێڕان کۆمەڵێک قورسی جیاواز لەگەڵ خۆیان هێنێت. لە ئیشەکانی بەختیارە یەکێک لە قورسیە دیارەکان ئەوەیە کە نووسەرێکە لەسەر کۆمەڵی ئاستی جیاواز ئیشەکە وەکو زۆربەی نووسەری تر لەسەر ئاستی دروستکردنی چیرۆکێک و کارکتەر ئیشەکە بەڵام ئاستێکی تری هەیە کە ئاستێکی فەلسەفیە کە لەسەر کۆمەڵە فیکرەی ئەبستراکت ئیشەکە کە فیکرەی فەلسەفین کە لە دەمی کارکتەرەکانەوە یا حکایەتخوانەکانی ناو ڕۆمانەکانیەوە دێنە دەرەوە. ئاستەنگەکانی بەردەم بە جیهانی بوونی ئەم ڕۆمانی بەختیار چی بوون؟ سەفەرێکی زۆر قورس بوو لەبەرەوەی کاری تری ڕۆمانی کوردی نەکراوە بە ئینگلیزی و لە کاتێکیشا من دەستم بەم پرۆسەیە کرد دوای قەیرانێکی قوڵی دارایی کە خۆرئاوە ئەوروپای گرتبوو دوای 2008 ئەمە وای کردبوو کە دەستگاکانی کە خەریکی کاری چاپ و بڵاوکردنەوەن زۆر بە حەزەرەوە ئیش بکەن بە وریاییەوە ئیشکەن و خۆیان لە نووسەرگەلێک و هەندێک متەرجم نێن کە پێشتر کاریان بڵاو نەبووتەوە. چاپکردنی ڕۆمانی شاری مۆسیقا ڕسپیەکان بە ئەڵمانی و دوایمین هەناری دنیا بە ئیتالی و غەزەلنووس و باخەکانی خەیار بە ئینگلیزی و پەخشکردنی لەلایەن دامەزراوە فەرهەنگیەکانی ئەوروپاوە هەم دەنگدانەوەیکی گەورەی هەبوو هەم دەرگایەکی گەورە بوو بەڕووی ئەدەبیاتی نوێی کوردیدا کرایەوە. ئەمە بێجگە لە پێشوازی بەرفراوانی ناوەند و دامەزراوە فەرهەنگیەکانی وڵاتانی ئەوروپا لە ڕۆمانەکانی بە زمانی ئینگلیزی و ئەڵمانی و ئیتالی. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.